يعني او وقت ابانا بابيني ما وبابي ما او چاندی تقریبا بە 100 ساڵە تەمەنی دارزەیتونەکانی 100 ساڵە. يعني او دارا قال لك معيشته بو عوائل منطقه بو جۆزێل کەمۆ جوتیارێکی شارۆچکەی باشیکە لە دەشتی نینەوە خاوەنی یەکێ لە گەورەترین باخەکانی زەیتونە. باخەکەی هەزاران دارزەیتونی تێدایە و زۆربەی دارزەیتونەکانیش تەمەنیان سەروی 100 ساڵە. ساڵانە هەر دارزەیتونێک 60 تا 80 کیلۆ بەرهەمی زەیتونیان هەیە. قال لك زور بو تاخير بو تقريبا 3 ساڵات صوتي بو ئەو دەڵێت ئەو 3 ساڵەی دەشتی نینەوە لە ژێردەستی تیرۆریستانی داعش بوو هەزاران دارزەیتونی باخەکانی جوتیارانی ناوچەکەیان سوتاندووە. عمر دار الزيتون اللي في المنطقه ما تقريبا ابا 6 صاله وبتر بابي ما وبابي ما كان دي في زيتونه وهذا مشروع كما اظن بو منطقه مشروع اقتصاديه قال لك استفاده عوائله وفلاحين ومزارع في دار الزيتونه بدي داعش تقريبا بيجم صدو بنجي طن زيتون تشكن ناحی باشیک سەر بە قەزای ناوەندی مووسڵە و 52 گوند لە خۆی دەگرێت. نزیکەی 150,000 کەس تێیدا نیشتەجێیە. بەرهەمهێنانی زەیتون یەکێکە لە سەرشترین سەرچاوەکانی دارایی دانیشتوانەکەی. داعش 3 ساڵە باشیک و بەحزان دەمابوون هەر ساڵ دارێت زەیتونە شەوتاندن. زەیتون هەویا باشیک و بەحزانەیە دارێت زەیتونە معیشەتەمەیە و هەویامەیە. 5 ساڵ بەسەر ئازادکردنەوەی ئەو ناوچانە تێدەپەڕێت. جگە لە هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان و کەسایەتیەکان تا ئێستا حکومەتی ناوەند جوتیارانی ئەو ناوچانەی قەرە بۆ نەکردوێتەوە. داعش هاتی کە جرەکە مەزن گەهاندا خەڵکی باشوق بازان خاستن مەزار عیدوان بستانێت زەیتونە کە هەزاران دارەیوان هەنە شەوتاندن و نابرن ئەوژی بۆ سەبەب کەم بادرەنا دێمەرا دیرۆ ڕابێ تەژیر ئەو چاندنە بترژ 3000 داری الڤێ منتەقێ ئەوژی کە مەرحەلا بەری کە الڤێ منتەقێ بچینێش بەر هزاران دارێت خەڵکات بن سوتاندن و شەوتاندن ئەوژی کەمە دیت فەرە ئەم جارەکە دامێ منتەقێ بکەن هەروسا مزارعیت خوا یەکە جەمالیان منتەقێ بەگەڕێ و هەویەتە منتەقێ بەگەڕێش بەرەکە منتەقە معروف بوو ینی گوتی دارێت زەیتونە چێکردنا زەیتونە. پێش داگیرکردنی ئەو ناوچانە لە تیرۆریستانی داعش نزیکەی 9 ملیۆن دار زەیتون لە باخەکانی دەشتی نینەوە هەبوو. بەڵام ئێستا 300,000 دار لە باخەکانی ئەو ناوچانە ماوە. جوتیارانی ئەو ناوچانە دەڵێن 5 ساڵی تریان پێویستە تاوەکو بتوانن باخەکانیان وەکو جاران پڕ دار زەیتون بکەنەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز شارۆچکەی باشیک.